بە دیاریکراوی لەسەر قسەکانی سەرۆک کۆماری عێراق و هەروەها مامەڵەکردنی دەسەڵاتدارانی عێراق لە دوای ڕوخانی ڕژێمی عێراقەوە گفتوگۆی زیاتر دەکەین بە میوانداری بەڕێز ئینتیفاز قەمبەر سەرۆکی دامەزراوەی مستەقبل کە ڕاستەوخۆ بەڕێزیان لەگەڵمان دەبن. بەڕێز قەمبەرم کاتتان باش، گەلێک سوپاس بۆی کە ئامادەن لەگەڵمان. بالەوە دەست پێ بکەین لە دوای ساڵی 2003ەوە مامەڵەی دەسەڵاتدارانی عێراق چۆنە لەگەڵ هەرێمی کوردستان؟ ئایا هەڵەکانی ڕژێمی پێشووی عێراقیان دووبارە کردوتەوە؟ ئەگەر بەڵێ چۆن؟ بەڵێ فەخامەتی سەرۆک کۆمار عەبدوڵەتیف ڕەشید یەکێک بوو لەو دۆستانی کە بەیەکەوە کارمان کردووە لە واشنتن، هەروە لەگەڵ برامان ئەوشار زێباری بۆ ڕوخاندنی ڕژێمی بەعس سەرکەوتوو بووین لە تێپەڕاندنی یاسای ڕزگارکردنی عێراق، سەرکەوتوو بووین لە شکستپێهێنان بەم ڕژێمە کە دژی هەموو پێکاتەکان بوو، بە تایبەت گەلی کوردستان. بەڵام بەداخەوە دەڵێن ئەو سیاسەتانەی کە هەبوون دوای 2003 بەڕاستی ڤایرۆسی شۆڤێنی بوو، بەردەوامی هەبوو لە بەغداوە کورد بەهێزەوە بەڕاستی بەردەوامیان هەبوو. هەموو ئەوانەی کە ئێمە کردومانە دوای ساڵی 2003 دوای ڕوخانی ڕژێمی بەعس کە سیستەمێکی فیدراڵی چەسپاوە بێت لە دەستوردا کەوا ماف بە گەلی تەواوی گەلی عێراق بدات، مافی تەواو بە گەلی کورد بدات، بە تایبەت کە گەلی کورد بە ڕۆڵێکی چالاکی هەبوو لە پاراستنی ئۆپۆزیسیۆنی عێراقی لە ڕژێمی سەدام، لە هەمان کاتدا ڕۆڵێکی چالاکی هەبوو لە ڕوخاندنی ڕژێمی بەعس بە تایبەت پێشمەرگەی قارەمان. بەڵام بەداخەوە ئەم چاکەیان بیرچوو بە بەستەم وەڵام درایەوە، بە برینی موچە وەڵامی هەرێمی کوردستان درایەوە، بە برینی موچەی گەلی کورد وەڵامی ئەم چاکانی گەلی کورد درایەوە. بەڕێز قەمبەر، بۆ تاواوکردنی قسەکانی بەڕێستان دەمەوێت ئەو پرسیارە بکەم. بە قسەی دەسەڵاتداران و سیاسیەکانی عێراق باس لە هەرێمی کوردستان و ئەزموونی هەرێمی کوردستان بە سەرکەوتوو ناو دەبرێت، بەڵام لە بەرامبەردا باز دەکرێت کە دژایەتی دەکرێت. ئەمە بۆچی؟ یەکەم چونکە چینێکی سیاسی لە بەغدا هەیە، بەشێکی سیاسەکانی بەغدا بەرگری لە بەرژەوەندەکانی تاران دەکەن پێش ئەوەی کەوا بەرگری لە بەرژەوەندەکانی عێراق بکەن. گەلی کورد و سەرکردایەتی گەلی کورد پەیوەندیەکی باشیان لەگەڵ لایەنەکان دیکە هەیە لە هەمان کاتدا، بەڵام ئەوان هاوسەنجی خۆیان دەپارێزن لە هەمان کاتدا، بەرگری لە بەرژەوەندەکانی خۆیان دەکەن. لە بەغدا پێشتریشە وتومانەکەوە بەرگری لە مافەکانی بەرژەوەندەکانی ئێران دەکرێت لە بەغدا، کە ئەمە قبولکراو نییە. بەڕاستی سەرکردایەتی کورد بەم شێوە مامەڵەی نەکردووە، بەڕاستی کە خزمەتکاری وڵاتانی دراوسێ بێت، ئەمە ڕووی نەداوە لەلایەن کوردەوە. لە هەمان کاتدا بینیمان ئەو پێشڤەچوونەی لە هەرێمی کوردستان هەیە، هەڵەکانی ئەوانی بەڕاستی ئاشکرا کردووە، دزیەکانی ئەوانی ئاشکرا کردووە، سەرانی شیعە. بەڵام بینیمان کە ناوچە شیعیەکان لە دۆ خراپترین دۆختان سەیری بەسڕە بکە، سەیری ناسڕیە بکە، سەیری ئەمارە بکە کە حیزبە شیعیەکان تێدا دەسەڵاتدارن، بەڵام دۆخیان چۆنە؟ لە کاتێکدا بانگەشەی ئەوە دەکەن بەرگری لە شیعە دەکەن، بەڵام ماڵی شیعە دەدزن. لە تشریری 2019 خۆپیشاندان ڕوویدا گەنجانی شیعە ڕاپەڕین دژی ئەمانە کە بەرگریان دەیانگوت بەرگری لە ئەوانە دەکەن. ئەگەر چی سەیری ئەو پێشڤەچوونەی لە هەرێمی کوردستان دەکەین، بۆمان دەردەکەوێت کەوا خەلەلێکی گەورە لە حکومڕانی شیعەکان لە عێراقدا هەیە. بۆیە ئەوان دەیانەوێت تۆڵە لەم ئەزموونی هەرێمی کوردستان بکەنەوە. بەڕاستی پێیان وایە دەبێت هەرێمی کوردستان هاوشەوی عێراق بێت، دواکەوتوو بێت بۆ ئەوەی ئەوان لە شوێنی خۆیاندا بمێننەوە، بەبێ ئەوەی کەوا شۆڕشی گەلی عێراق دژی ئەوان بەردەوام بێت. کەواتە بەڕێز قەمبەر، ئێوە چاوەڕێی ئەوە دەکەن لە بری دژایەتیکردنی هەرێمی کوردستان پاڵپشتی و هاوکاری هەرێمی کوردستان بکرێت لەلایەن عێراقەوە؟ من پێم وایە پاراستنی هەرێمی کوردستانی عێراق پاراستنی و ئەرکێکی نێودەوڵەتیە، ئەرکێکە لەسەر ئیدارەی ئەمریکا کە پێویستە ئەم ئەرکە جێبەجێ بکات. کوردستان و پێشمەرگە هاوپەیمانی بنەڕەتین لە شەڕی دژی داعش، لە شەڕی دژی تیرۆردا. پێشمەرگەی کوردستان شەڕی دژی داعش و تیرۆری کردووە. حکوومەتی هەرێمی کوردستان بە ملیۆنان کەس پێشوازی لە ئاوەرەکان کردووە، لە پەنابەرانی سووری و عەرەبە عێراقیەکان کردووە. ئەوانی دیکەش من پێم وایە کەوە بابەتی چەپڕچەکردنی هێزی پێشمەرگە
پێشمەرگە بکرێت بە سوپایشی پێشکەوتوو کە تانک و زرێ پۆش و فڕۆکەی هەبێت ئەمە پێویستە بۆ بتوانێت سنوورەکانی عراق و کوردستانیش بپارێزێت بەرگری لە ئەو هەرێمە بکات دژی تیرۆر بوەستێتەوە ئەمە کاری لە پێشینەیە بۆ پێشمەرگە ئەو یارمەتە سەربازیانەی کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بە پێشمەرگەی دەدات لە داهاتی گەلەکەی بەرەو لە بەغدا دەمێنێتەوە بەڕاستی نادرێتە کوردستان لای میلیشە ئێرانیەکان دەمێنێتەوە ئەوان بەکاری دەهێنن لە دژی هەرێمی کوردستاندا دژی هەرێمی کوردستانی پێی بردومان دەکەن گەورەترین نمونەش بریتە لە داگیرکردنی کەرکووک لە ساڵ 2017 لە ڕێگەی تانک و زرێپۆشی ئەمریکیەوە دوو ڕۆژ لەمەوبەر ئێمە کۆبوونەوە لەگەڵ سێنەتۆر تێد کروز هەبوو کە سیناتۆرێکی کۆماری زۆر گرنگە کاندیدی سەرۆکایەتی بووش لەم پێم گوتن کە چی ڕوویدا لە کەرکووک بە تێد کروزم گوت کە ناکرێت حکوومەتی ئەمریکا لێرە بەدواوە ئەم چەکانە بە بەغدا بداتم پێویستە چارەسەرێک بدۆزینەوە کە پێشمەرگە پرچەک بکەین لەلایەن ئەمریکاوە لەلایەن تەواوی وڵاتانی جیهان و وڵات کۆمەلگەی نێودەوڵەتیشەوە پێشمەرگە پێویستە پرچەک بکرێت بۆ ئەوەی کەوا گەلی کورد بتوانێت پارێزگاری لە خۆی بکات. بەڵێ ئەوەی کە ئێستا زۆر بەرگوێ دەکەوێت ئەو دروشمەیە کە باس لە یەکپارچەی خاکی عێراق دەکات کەواتە بەم دژایەتیکردنەی هەرێمی کوردستان دەتوانرێت یەکپارچەی خاکی عێراق بەدەست بێت؟ یەکگرتووی عێراق پێویستە لەسەر بنەڕەتی دادپەروەری بێت بەڵام کاتێک کە عێراق دەڵێن یەکگرتووە بەبێ دادپەروەری ئەمە ناکرێت بەغدا ستەم لە کوردستان بکە بەڕاستی شتێک بەناوی یەکگرتووی نابێ بەبێ دادپەروەری بنەمای یەکگرتووە بۆیە ئێمە دەبێ بگەڕین ناکرێت ئێمە بگەڕینەوە بۆ ڕژێمی پێشوو کە چەمچی یەکگرتووی عراقی بە شێوەیەکی خراپ بەکارهێنا بۆ ستەمکردن بۆ سەرکردکردنی گەلی کورد کاتێک کە عراقیەکان بنانەوێت گەلی کورد بەشێک بێ لە عراق پێویستە مافەکانیان بدات پێویستە کورد بە شێوەیەکی دادپەروەرانە مامەڵە لەگەڵ بکرێت بە یەکسانی مامەڵە لەگەڵ کووردا بگرێت ناکرێت و نابێتکەوە هیچ بەشێکی عراق مافی خۆی وەربگرێت ئەگەر هاتوو بەدژایەتی بکرێت ناکرێتکەوە قوت و موچەی هەرێمی کوردستان ببدرێت بەمەش بگوترێت دادپەروەری ناکرێتکەوە ئەو چەکەی کە بە عراق دەرێت و ئەم چەکە بە پێشمەرگە نەدرێت من چەندین جار گوتومە دەفڕۆکەی بێفڕۆکەوە ئەمریکا دای بە هێزەکانی پێشمەرگە بۆ بەرەنگاربوون بۆ شەڕی دژی تیرۆر بەڵام نەگەیشتە هەولێر لە بەغدا مایەوە فڕۆکەی بێفڕۆکەوان کەواتە ئەمە یەکگرتووی نییە ئەمە سەقامگیری نییە بەبێ نەبوونی دادپەروەری پێویستە ئێمە پێشمەرگە بەهێز بکەین زیاتر بکەین پرچەک بکرێت بۆ ئەوی بتوانێت زیاتر و زیاتر بەرگری لە خۆی بکات و دادپەروەری بەدی بهێنێتکەوە هەموو لایەنەکان لێ ڕازی بن بەڵام بێت کە گەلی کورد زیاتر و سەرکورد بکرێت و ستەمی لێ بکرێت لەلایەن بەغداوە ناکرێت دۆخەکە بەم شێوە بەردەوام بێت. بەڕێز خەمبەر ئەوەی لە قسەکانتان تێگەیشتین ئەوەیە کە باس لە چارەسەرەکانەکەی بۆ هەرێمی کوردستان دەڵێ دەبێ ئێمە پێشمەرگە پڕچەکەین بە نمونە و مافی گەلی کورد بدەین و زۆر شتی دیکە کە مافی خەڵکی هەرێمی کوردستانە کەواتە پرسیارەکەم ئەوەیە بەڕێستان وەکو سەرۆکی دامەزراوەی مستەقبەل چۆن هاوکار دەبن لەو پرۆسەیەدا چیتان لەدەست دێ یاخود دەتانەوێت چی بکەن؟ من لیژنێکم پێکێنا لیژنێکی سیاسی بە ناوی لیژنەی بەرگریکردن لە کورد ئەو کارەکانی خۆی دەکات کۆشش دەکات بۆ قەنەعەت پێکردنی کۆنگرێسی ئەمریکا کە یاسایەک دەربکە لەلایەن کۆنگرێسەوە لە ڕێگەی ئەم یاسایە جارێکی دیکە پەیوەندیەکانی نێوانە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و گەلی کورد ڕێک بخرێتەوە بە جۆرێکەوە ئەم پەیوەندیانە ڕاستە و خۆ بن لە ڕێگەی بەغدا نەبێت ئێمە باش دەزانین کەوا بەغدا بەڕاستی لەسەر حەق نییە لەگەڵ کوردە بۆیە ئێمە پێمان وایە کە ئێمە پێویستە ئەم یاسایەدا بەم شێوەیەدا بڕێژینەوە پێویستە ڕسوود لە ئەزمونەکان وەربگرین وەکو ئەزمموی تایوان بە فەرمی بەشێکە لە چین سیاسەتی یەکدەوڵەتی پێیادە دەکرێت بەڵام ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا تایوان پرچەک دەکات فڕۆکەی پێشکەوتوو چەکی پێشکەوتوو بە تایوان دەدات بۆیە پێویستە ئەمە ئەزمونەش لەگەڵ هەرێمی کوردستان هەوڵەکانتان بەکوێ گەیشت؟ ئێمە کار دەکەین لەسەر داڕشتنی بۆچوونی جیاوازە بۆی لەم یاسایەدا جێ بکەینەوە کاری بۆ دەکەین کە لە کۆنگرێس پەسەند بکرێت کۆنگرێسی دواتر کۆنگرێس ئەو کاتە پارەی بەرگری تەرخان بکات بۆ هەرێمی کوردستان
دەتوانێتە ئاراستەی کۆمەکە سەربازیەکان بۆ عێراق لە بەغداوە بۆ هەولێر بگوازرێتەوە ئەمە ڕوودەدا پشتیوان بەخوا. بەڕێز ئینتیفاس قەمبەر سەرۆکی دامەزراوەی مستەقبەل گەلێک سوپاس کە ڕاستەوخۆ لە واشنگتنەوە لەگەڵمان بووی.